بەسەرسامی لەسەر لووتکەی بڵندی گەنجیم وەستاوم، شەریتی عمری ڕابردووم وەکو خەو دێتە بەرچاوم. ئەحمەد تاردی، ئەحمەدی کوڕی حەسەن بەگی کوڕی عەزیز بەگ لە ساڵی 1922 لە سلێمانی لەدایک بووە. لەناو بنەماڵەیەکی ڕووناکبیردا گەورە بووە. شارەزایی لە شێعری کلاسیکی کوردی و فارسی و عەرەبیدا هەبووە. ساڵی 1941 لە قوتابخانەیەکی سەرەتاییدا بووە بە مامۆستا. چەند ساڵێک لە زانکۆکانی سلێمانی و سەلاحەددین وانەی وتۆتەوە. بەهۆی بیر و باوەڕی سیاسیەوە چەندین جار دەستگیر کراوە و دوور خراوەتەوە. ساڵی 1957 کۆمەڵە شێعری رازی تەنیایی چاپ دەکات. ساڵی 1959 لەگەڵ ژمارەیە گاوڕێیدا کۆمەڵەی ئازادی ژیانەوەی یەکێتی کورد ناسرا و بە کاژیک دادەمەزرێنێت. یەکێک بووە لە دەستەی بەڕێوەبردننی ناوەندی یەکێتی نووسەرانی کورد. لە ساڵی 1992 چوەتە لەندەن و سەرقاڵی لێکۆڵینەوەیەک بووە لەسەر کێشی عەروس لە شێعری کوردیدا. ساڵی 2004 ئەو لێکۆڵینەوەی لە کوردستان بە چاپ گەیاندووە. لە 29 دەی ساڵی 2006 لە ماڵەکەی خۆی لە سلێمانی کۆچی دوایی دەکات.